بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانە داواکارم لە خوای پەروەردگار ڕۆژوەکانمان، نوێژەکانمان، تەراویحەکانمان، شەو نوێژمان، بەرەکەتی پارشێومان یا ڕەبی خوای پەروەردگار عیبادەتمان لێ قبوڵکەی، بەرەکەتی خۆتمان بەسەرا بڕێژی. ومێدەوارم کە ئینشاءڵڵا ئەم ڕەمەزانە مانگی پڕڕەحمەت و خۆشیە. خۆشیەکەی بە ماڵی خوای پەروەردگارەوەیە. چەند جوانە ئێوەی بەڕێز، ئەم مزگەوتە جوانانە، ئەم گەنج و لاوە، ئەم پیرە ڕیش سپیانە، ئەم منداڵە پاک و بێگەردانە ماڵی خوا هەمومانی کۆ کردوێتەوە. زنجیرە باسی ئاگاداربەیە. خۆشی ژیان لە دوو شوێندایە: ماڵەکەی خوای پەروەردگار لەگەڵ ماڵەکەی خۆت. ئەم جارە لە ئاڵقەی لە زنجیرە باسی ئاگاداربەدا باسی ئەوە دەکەین ئەزیزم مسڵمانی خۆشەویست، پێت دەڵێم ئاگادار بە. خۆشی دوای ماڵی خوای پەروەردگار و مزگەوت ماڵەکەی خۆتە. بە ئاگامان لە ماڵەکانمان بێ، تۆش ئاگات لە ماڵەکەت بێ، ئاگادار بە. ئەسڵ لە ژیانی هاوسەریدا بەڕێزان بریتە لە خۆشەویستی، ڕێز لە یەکگرتن، ڕاگرتنی دڵی یەکتر. ژیانی هاوسەری ناوەکەی خۆی بەخۆوەیەتی، هاوسەری نەک هاوشەڕی، چونکە دووش جۆر ژن و مێردمان هەیە. ژن و مێردی وا هەیە بەڕاستی هاوسەرن، بەڕاستی تەواوکەری یەکترن، بەڕاستی هاوژینی یەکترن، بۆ یەک دەژین، بۆ یەک دەمرن، بە یەکەوە دەژین، بە یەکەوە دەمرن. بەڵام کەسانێکی شەن خۆی گەورە ڕەحممان پێ بکا لەوانە لاماندا و ڕەحمیش بەوام بکە، ئیسلاحی حاڵیان بکە، بەڕاستی ژن و مێردێکن، بە یەکەوە دەژین لە ناو خانوویەکە، بەڵام بەڕاستی هاوشەڕن. زۆر بەداخەوە خێزانەکان زۆری بوونە هاوشەڕ نەک هاوسەر. کاتێک کە خۆشی ماڵ هەیە، کاتێک کە ژیانی ژن و مێرد هاوسەریە و هاوشەڕی نییە، بەم مەرجە کە پیا و پیاو بێ و ژن بێ. بەڕێزان ئاگادار بن، ئاگادار بە پیاوی بەڕێز، ئاگادار بە خاتونی بەڕێز. وەڵڵی هەر وەختێ پیا و پیاو بوو لە ماڵا و ژن دەوری ژنیەتی خۆی بینی، یەقینتان هەبێ ئەو ماڵە جێگای خۆشحاڵیە. وەڵڵی عیبادەتەکان بە ئاسوودەیی دەکەی، سفرەی نانخواردنەکەت بە تەبایی ڕادەخەی، وەڵڵی دڵنیە بە بەرەکەتی خوات بەسەرا دەڕژێ. سوورەتی ئەننیسا ئاەتی 34 پەروەردگار باسی دەوری پیاومان بۆ دەکا. دەفەرمێ ئەگەر دەتەوێت ماڵەکەت خۆش بێ، ماڵێک بێ هاوسەر بن نەک هاوشەڕ، ئەی پیاو بزانە الرجال قوامون على النساء. ئاگادار بن خێزانەکان، خوای پەروەردگار پیاوی کردووە بە مشورخۆر لەسەر ئافرەتان. ئاەتەکە بە کوردی و بە کورتی ئەوەمان ناکەیەتی، بەڵام هەموو جار عەرزی جەنابتان دەکەم، مزگەوتی ڕێگەی بەهەشتی ئێمە مەدرسەی قورئانە، لەسەر بوو شەبە و شەی قورئانەکە بوەستن تکاتان لێ دەکەم. خوا دەفەرمێ الرجال و بەڕێزان وشەی ڕیجال یعنی پیاوی مرد و جوامێر، نەک سمێڵ زل و نێرینە. ڕەجول لە قورئاندا کە الرجال کۆی الرەجولە پیاوان، کە کۆی پیاوە، پیاو مەبەستی نێرینە نییە، مەبەستی ئەو کەسە نییە سمێڵی لێ ڕواوە. زۆر خەڵکەیە نێرینەیە، بەڵام بەخوا پیاو نییە، ئەو پیاوانەیە کە لە قورئانە باس کراوە. دەفەرمێ ئینسانێکی نێرینە بەڵام بە مەرجێک مرد بێ، جوامێر بێ، قەوامونە. ئەمانە خوا نافەرمێ ئەمانە دەسەڵاتداری سەر ژنەکانیانن، یعنی پیاو ئاغایە و ژن کۆی لێیە. خواوای نەفەرمووە بوختان بە قورئان مەکە، ئەو کەسێک کەوا دەتەوێت باسی قورئان بکەی، خواوای نەفەرمووە. پیاوی مرد و جوامێر سەرپەرشتیارە، یعنی ڕیعایەتی دەکات، چاودێری دەکات، سەرپەرشتی ئافرەتان دەکات، مادی و معنەوی. لە ڕووی مادیەوە وعلى المولود له رزقهن وكسوتهن، پیاو دەبێت پیاوێکی مرد و جوامێر بێ، هەموو توانای خۆی بەکار و کەسابەتی حەڵاڵ بگەڕێ بە دووی بشێوی ژیاندا بۆ ئەوەی دووشت رزقهن وكسوتهن، هەم لە ڕووی گەدە و سفرەوە تێر بن، لە ڕووی پۆشاکیشەوە پۆشتە بن، ڕوت و ڕەجاڵ نەبن. جاوە بە پێی توانای کەسەکە و بە پێی بارودۆخەکە و بە پێی ژینگە و عرفی وڵاتەکە، هەم تێریان کە ماڵ و منداڵ و خێزانی، هەمیش پۆشتە و پەرداخیان کە ڕوت و ڕەجاڵ نەبن.
ئەسکینوهن من حيث سكنتم من وجدكم لسورة الطلاق آتي الشاشة دفرمي جێنشین بن جێنشینی من ئافرەتان بکەن لەو شوێنەی کە خۆتان جێنشینن لێ یعنی پیا و هەوڵ بدە ئەوەندەی لە دەسەڵات و توانایدا هەیە خانوویەکی ڕێک و پێک شایستە بە ژیانی مرۆڤ بە پێی عورفی وڵات و دەسەڵات و توانایی مێردەکە بۆ هاوسەرەکەی دابینکە کەواتە پیا و قەوامە کراوە بە خزمەتکار بەڕێزان والله دەبێت بەیانی هەتا ئێوارە جاری وایە شەو هەتا بەیانی ڕاکە لە پێناوی ئەوەدا مشورخۆری هاوسەرەکەی بێ بۆی ئەم خاتونە لە ماڵەوە حیا و حرمەتی پارێزرێ ناسکێتیەکەی بپارێزرێ پیاوەکەم مشوری لێ بخوا بڵێ ئافرەت تۆ لە ماڵەوە مامۆستای یەکەمی ماڵی تۆ دایکی منداڵی تۆ بەخێوکەری منداڵەکانمی تۆ کۆڵەکە و ڕووناکی ماڵەکەمی من مشورخۆر دەبم بۆی تۆ بە دەوری دایکایەتی و هاوسەرەتی خۆت ڕابگەی بەڕێزان قەوامە بەرپرسیارەتیە نەک زاڵبوون زیاتر ئەرکە بەخوا نەک ماف ئەمە ئەگەر پیاو قەوام بوو یعنی بەڕاستی مشور خۆر بوو پیاوێکی ئیهمال نەبوو پیاوێک نەبوو ژن و منداڵی خۆی ئیهمالکە ئەم ماڵە بەختەوە دەبن ئەی ژن چۆن بێ ئەی با ژنیش بە دەوری خۆی هەستێ ژنیش بەڕێزان هەر ئەوە نییە کە ڕیش و سمێڵی لێ نەڕوا بێ و دەنگێکی ناسک بێ و جوانێکی پێوە دیار بێ پەروەردگار باسی ئەو ژنەمان بۆ دەکات کە بەڕاستی دەبێتە هاوسەر کە بەڕاستی ئەگە خوا بە نسیبت کا خێزانت ئاوا بێ واللهی ماڵەکەت پڕە لە بەختەوەری واللهی لەم سەرزەوێدا دوای ماڵی خواکە مزگەوتە هیچ شوێنە بەقەدەر ماڵی خۆت خۆش نییە ئەگەر ژنەکەت ئەم سیفاتانەی قورئانی تێدا بێ سوورەتی ئەنیسا سوورەتی ژنان ئاەتی 34 خوشکی بەڕێزم دادەی بەڕێزم ئەگەر الحەمدوللا تۆ ئەهلی نوێژ و ڕۆژووی دەپرسی لەبارەی تەراویحەوە لە ماڵەوە چۆنی بیکەم چۆن ختمی قورئان بکەم دەیگوێ بگرە بزانە ئەو قورئانە لە مانگی قورئاندا کە ڕەمەزانە پێت دەڵێت چۆن بی لەگەڵ مێردەکەتدا فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله فالصالحات خوا شاهدی صالحی چاکی پاکی بەختەوەری بەهەشتێ بۆ ئەم ژنەداوەکە ئەمە سیفەتی بێ کە ئاوا بێ لەگەڵ مێردەکەیدا قانتات یعنی خۆش یعنی بەڕاستی ملکەتی پیاوەکەیەتی ملکەچیەتی یعنی مەبەستیەوە نیە کۆیلەیەتی بەڕێزان واتە ڕێزی مێردەکەی لایە واتە گوێڕایەڵی مێردەکەیەتی لە چاکەدا واتە بەڕاستی حرمەتی پیاوەکەی خۆی لایەتی ئەوە هاوسەریەتی ئەوە بە ئارزووی خۆی شووی پێکردووە بڕیاری داوە باوکی منداڵی بێ ئەوە مشورخۆری ماڵیەتی بەڕاستی قانیتات ئەمیش بە دەوری هاوسەری خۆی هەڵدەستێ ئەم پیاوە ماندووە دێتەوە پێویستی بە ژنێکە کەوا بەڕاستی قانیتات بێ یعنی ملکەچی بێ بە حرمەت بێ بەڕێز بێ واللهی بەڕێزان خۆش بەختترین و سەرکەوتوترین و بە مراد گەیشتوترین ژن ئەو ژنەیە ئەم سیفەتەی قورئانی تێدا بێ کە خوا باسی کردووە قانیتات هەر ژنێک گوێڕایەڵی مێردەکەی بێ بەردەوام ڕێزی مێردەکەی بگرێ واللهی حرمەتی مێردەکەی بگرێ واللهی لە ژیانی دنیا و قیامەتا خۆی گەورە سەرکەوتوی دەکا بەڵام بەخوا هەر ژنێکت بینی بەردەوامی خوا لە سەنگەری پیاوا بوو خۆی بە پیاو دەزانی ئەو بە پیاوتر لە مێردەکەی واللهی ئەو ژیانە تێک دەچێەوە ئەو ژنە بەدبەخت دەبێ پەروەردگار دەفەرمێ سیفەتی دووەمیان حافظات للغیب بما حفظ الله حافظات للغیب کاتێک ئەم پیاوە لە ماڵ نییە ئاگای لێی نییە حیا و حرمەتی پارێزراوە ئەم پیاوە بە ساڵیش لە ماڵ نەبێ ئەم ژنە نازانێ پیاوێک و نێرینەیەک لەم سەر زەوێدا هەیە جگە لە پیاوەکەی خۆی چاو پاک داوێن پاک بەڕێز و بە حرمەت ئەمجا حافظات للغیب کاتێکە پیاوەکەی لە ماڵ نییە دینارێک بە فیڕۆ نادا والله بۆ ماڵی باوکو براکەی سرف ناکە ئیلا دەبێ مێرد ئاگای لێ بێ جەرگی لە سووتێ بە ماندووبوونی مێردەکەی ئەڵێ ئەو پیاوە بە چ زەحمەتێک پارە بۆ ئێمە پەیدا دەکە و دەیهێنێتە ماڵەوە خۆگە بۆ خۆی موچە خۆریش بێ ئەڵێ ئەم پیاوە بەڕێوەبەری ماڵەکەیە واللهی موچەی خۆشم بە بێپرسی ئەو سرف ناکەم خەڵکێک وازانە ژن ئەگەر ئاوا بێ یعنی تەنەزولی کردووە نا ئەوە خۆشبەختی ماڵەکەتی پێوەیە کاتێککە پیاوەکەی دێتەوە هەرچەند ئیزنی داوەڵە پیاوەکە واللهی دینارێکمان سرف نەکردووە کە دڵنیا بە چەندە ماندووبوون و ڕەنج و مەشەقەتی تۆم لە بەرچاوە پیغمبری خوا صلی الله عليه وسلم لحديثك كإمام أحمد وحاكم رواياتيان كدو فما خير النساء امرأة إذا نظرت إليها صرتك باشترين آفرد أما الشاهدي پیغمبر صلى الله عليه وسلم باشترين آفرتك كاتك سيرت كرد دلت خوشك جا پیاو بچی دلی خوش دەبێ کاتێکە سەیری کاژنەکەی جوان بێ
جوان پۆش بێ، بۆن خۆش بێ، ڕوو خۆش بێ، مۆن و تووڕە و یعنی عەسەبی نەبێ. هەر ئافرەتێک لەگەڵ پیاوەکەی خۆیدا خۆی بۆن خۆشکە، نەک بۆ خەڵک، بۆ مێردی خۆی بۆن خۆشکە، خۆی جوان پۆشکە، ڕوو خۆش بێ، زمان شیرین بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شاهیدی بۆ داوە خەیر النساء، باشترین ئافرەت ئەو ئافرەتەیە لەگەڵ مێردەکەیدا ئاوا بێ. وإذا أمرت ئەطاعاتکە کاتێک کە پیاوەکەی فەرمانی پێکرد گوێڕایەڵی بێ، بڵێ پیاوەکە بەسەر چاو بە چاوان، ئەمە چی نیشانەی ئافرەتی ئیماندارە. وإذا غبت عنها حفظتك في نفسها ومالك، کاتێک کە بەجێت هێشت بتپارێزی، هەم ماڵت پارێزراو بێ، هەم حیا و حرمەتت پارێزراو بێ، هەم لە دیارەکە دەنگن نەیە، هەم منداڵەکان دەنگیان نەیە، هەم بێباوکیان پێوە دیار نەبێ، هەم ئەگە میوانێک چوو حیا و حرمەتی پارێزراو بێ و بڵێ ڕەحمە لەو دایک و باوکەی کە ئەو ژنەی لێبوو پیاوەکەی لە ماڵ نەبوو، بەڵام چەندە بە حیا و بە حرمەت و بە ئەدەب بوو. بەڕاستی ئەگەر کەسێک ئاوا بێ واللهی ئەم ماڵە بەختەوەردەبێ. یعنی پیاو بە دەوری خۆی هەستا، ژنیش وەکو خوا پێغەمبەر صلی الله علیه وسلم باسییان کرد بە دەوری خۆی هەستا، واللهی ئەو ماڵە خۆشبەخت دەبن. ئەوە ماڵێکە کە قورئان شاهدی خێری وەداون. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خير النساء ركبن الإبل صالح نساء قريش أحناه على ولد في صغره وأرعى على زوج في ذات يده. دەفەرمێ باشترین ئافرەتانێک کە چوو بنە سەر پشتی حوشتر ئەو ئافرەتانن کە قوڕەیشین، ئافرەتانی قوڕەیشی خەڵکی مەککە. پێغەمبەر صلی الله علیه وسلم شاهدی بۆ داون، بۆ خۆیەوە نییە کە خەڵکی مەککە بوو بێ و ئافرەتەکان مەککەی و خزمی بووبن، لەبەر ئەم سیفەتە جوانەیان. ئەحناه على ولد في صغره، کاتێک کە منداڵی مەلۆتکە و ساوایان هەیە، بە سۆسترین دایکن بۆ منداڵ، بەڕاستی دایکێکی بەسۆزن، بەڕاستی پەروەردگارێکی جوانن، بەڕاستی دایەنێکی جوانن بۆ منداڵی خۆیان. وأرعى على زوج في ذات يده، کاتێک کەوا مێرد دەستکورد دەبێ، زۆر بەتەنگ مێردە دەستکورتەکەیانەوەن، سەیری بارودۆخی مێردەکەی دەکا، کاتێک کە کەسابەتی کەمە، کاتێک کە موچەکەی وەرنەگرتووە، کاتێک کە دەستکورتی پێوە دیارە، ئەم ژنە بەبێ ئەوەی کەوا دڵی مێردەکەی ئازاردا، بەبێ ئەوەی داوای زۆری لێ بکە، هەر خۆی ئۆتۆماتیکی خۆی ڕێک دەخاتەوە، مەسرەفی زیاد ناکە، شتەکان کەم دەکاتەوە، دەرچوون و سەردانەکانی کەم دەکاتەوە، چاودێری مێردەکەی دەکات بە بێەوەی هەستی مێردەکەی بریندارکە. ئێستاوات چاودێری مێردیش دەکات، بەڵام هەندی بەسەر چاوداداتەوە، پیاوەکەوە لەبەر خاتی تۆ ئەوە ناکەم، ئەو فڵان کەسی خزممان، ئەو فڵان کەسی براژنمان، ئەو ماڵی براکەت و خوشکەکە دەوایان کرد، بەڵام من قەینا لەبەر خاتی تۆ. ژنی ئیماندار پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ژنی قوڕەیشیەشە لە صیفاتیان ئەوەیە کە مەککەیەکانن. ئافرەتانی مەککەی قوڕەیشی صیفاتیان ئەوەیە کاتێ مێردەکە دەستکورتە، ئەو پەڕی مڕاعاتی مێردەکان دەکەن، بەبێ منەتکردن، بەبێ ئەوەی کەوا بەسەر چاوی بدەنەوە، بەبێ ئەوەی کەوا گرفتێکیان هەبێ، عیب و عارەکان و هەروها دەستکورتی مێردەکان دەپۆشن و دڵ ناڕەحەتی ناکەن و بە پێی واریداتی مێردەکان مەسرەف دەکەن. هەروها ئافرەتی بەڕێز کە ماڵەکەی ئەگە بێ شوێنی ئارامی بێ، بە دەوری خۆی هەستێ بەڕێزانەوەیە کەوا غیرەی بەهێزی نەبێ. ئافرەت دەبێ غیرەی هەبێ، وەکو خوێی چێشت، ئافرەت غیرەی نەبێ بێ غیرەتە، بەڵام نابێ غیرەکەی لە سنوور بڕواتە دەرەوە، یعنی بەردەوام چاوی وردبین بێ، کامێرا بێ بە شوێنی پیاوەکەیەوە. نەخێ غیرەی خۆشەویستی جیاوازە لەگەڵ غیرەی دڵپیسی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنەس دەفەرمێ لا صحيح سنن نسائي دا كشغل الباني فرمى حديثك الصحيح هاتوا أنس فرموي قالوا يا رسول الله ألا تتزوج من نساء الأنصار، أي پیغمبر خوا صلى الله عليه وسلم بوشي لأفرتان مدينة جن نخواست، پیغمبر صلى الله عليه وسلم دي قد بدني يجني مدينة نخواستوا، قال إن فيهم لغيرة شديدة، فرموي والله لبر أوي كغيران زور بهيزة، يعني زور غيران بهيزة. دايماش پیغمبر خوام ئافرەت چاکوچۆنیم لەگەڵا دەکا، پرسیارم لێ دەکا، دێتە ماڵم، ئافرەتێک ئەوەندە غیرەی هەبوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئافرەتان خۆیان پێشکەش دەکەی، پێغەمبەری خوا هاتووم خۆمت پێشکەشکەم هاوسەرگیری لەگەڵا بکەم، بەخوا ئەو خێزانەی ئەگەر ئەوەندە خۆراگر نەبێ و غیرەکەی بەهێز بێ، ئەم ژیانی هاوسەریە ناکرێ. فەرمووی واللهی ناتوانم ئەو هەموو ئافرەتە باشەی ئەنسار هەیە هاوسەرگیریان لەگەڵ بکەم، چونکە غیرەیان زۆر بەهێزە، ئەو کاتە ژیانی هاوسەریمان ناڕەحەت دەبێ. بەڕێزان ژنی چاک صالحات قانیتات، یعنی ئەوەیە ناتۆرە قانیتات، ڕازیە بە مێردەکەی،
هەل لەسەر شتێک بێشتەکانی ناپێچێتەوە و جانتاکەی لە شان کاوڕاکەتەوە بۆ ماڵی باوکو براکەی تەلەفۆن بکە و براکەی تێبگەێنە و دایکی تێبگەێنە و خزمەکان و دراوسەکان و میوانەکان هەموو بزانن کە ماڵە ئاژاوی هەیە نەخێر بە پێچەوانەوە لە کاتی ئەو پەڕی تووڕەبووندا دوعای خێر بۆ مێردەکەی دەکات. کتێبێکم لابوو بە ناونیشانی ئەزمونەکانی ژیان. ئەزمونەکانی ژیان مامۆستای بەڕێز مامۆستا سەلاحەدین باقر عەبدوول نووسیوێتی. چاپی دووەمی ئەزمونەکانی ژیان چاپی دووەمی ساڵی 2021 چاپ کراوەتەوە. چاپی دووەمی لە لاپەڕەی 21دا مامۆستا سەلاحەدین باقر عەبدوول لە کتێبەکەیدا ئەزمونەکانی ژیان ئەم چیرۆکە واقعەی بۆ باس کردوین. ئەفەرمێ مامۆستا ژن و پیاوێک کێشە کەوتە بەینیانەوە. پیاوەکە زۆر تووڕە بوو، یعنی دەمەقاڵەکەیان گەورە بوو. هەر وەختێ ژن و مێرد کەوتنە دەمەدەمێ و دەنگ بەرزکردنەوە بەرامبەر یەکتر شەیطان لەو شوێنەدا حازرە. ئای فرسەتێکی زێڕینە شەیطانی نەفرەت لێکرا و دەوری خۆی ببینێ. یەک کشتی بچووکە ئەوەندەیان شت دەخاتەوە یادها پاری ژوا بوو 10 ساڵ لەموبەری ژوا بوو کە شووی پێکردوا بوو ئەو کاتە بۆ هات پێوتم ئەم شتانە کە هەل لەبیر چوونەوە شەیطان یەک مەلەفەکەیدان دەخاتەوە بەرچاو. مامۆستا دەفەرمێ ئەم ژن و پیاوە کێشەکان گەورە بوو گەیشتنەوەی دەنگ بەسەرێکا بەرزکەنەوە. کابرا دەستی بەرز کردەوە و بەڕوومەتی خێزانەکەی کێشە. ئافرەت دەستی نا بە دم و چاویەوە. زۆر ئافرەتان ناسکن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەهی کردووە حرامە پیاو لە دەم و چاوی ژنەکەی بدا. بەڵام ئەم پیاوە دەست بەجێ پەنجەی خۆی گەست. ئای شەیتان بە نەفرەت بی بەخوا شەیتان کاری خۆت کرد. لەو کاتەیە زلەیەکی لە ژنەکەیدا ژنە فرمێسک بە چاوی هاتە خوارەوە. پیاوەکە وەی زانی ژنەکە دەڕوە ڕای کرد خێرا دەرگاکەی داخست و کلیلەکەی خستە گیرفانیەوە بۆی کە ژنەکەی نەڕە تازەویش پەشیمانە. ڕای کرد مۆبایلەکانی گرت و خستە گیرفانیەوە. ژنەکە وتی وەڵڵاهی دەڕۆم وەڵڵا دەڕۆم شکات لێ دەکەم. وتی بۆ کوێ دەڕۆی؟ دەرگاکەم داخستووە. دەرگای مەدخەلەکە کلیلەکەی بەخۆمە ناهێڵم لە پەنجەرە شۆمەجال نییە بڕۆیتە دەرەوە. پەیوەندی بە کوێوە دەکەی؟ بە ماڵی باوکو براتکان و کە سوکارتەوە خزمانەوە مۆبایلەکانیش دەوەتا لە دەستی منایە. ژنەکە وتی وازم لێ بێنە ڕۆیش بەرەو حەمامەکە بەرەو دەستشۆرەکە. پیاوەکەوتی تۆ بڵێ بیری کردبێتەوە لە پەنجەرەی حەمامەکەەوە خۆفڕێداتە دەرەوە بە شوێنی ڕۆی لە بە دەرگای حەمامەکە وەستا بەڵام ئافرەت دەرگاکەی پێوە نەدا. هاتە دەرەوە و دەستنوێژی گرت بوو. ئافرەت هێشتا چاوەکانی سوور بۆ لە فرمێسکە. بەڕێزان دیقەت بدەن لەو کاتەیە چوو دەستنوێژێکی گرت. دەستنوێژی گرت و هات بەرماڵەکەی ڕاخست و دەستی کرد بە نوێشکردن. لە سوزدەیە یەکجار زۆر مایەوە. لە سوزدەکانی هەردوو ڕکاتەکە زۆر مایەوە. پیاوەش لەسەر قەنەفەکە دانیشتۆ لە هۆڵەکەی بەرامبەر بە ژنەکەیەتی بزانین چی ڕوودەدا. هەست کە نوێژەکەی تەواو کرد دەستەکانی بەرز کردەوە لە ئاسمان و زۆر پاڕایەوە کابرا وەڕز بوو تەحەمولی نەما. وتی ئەو هەموو دوعایەی لە سوزدەیە لێت کردم بەس نییە بابە غەڵەتم کرد وەڵڵا پەشیمانم شەیتان بە نەفرەت بێ. ئافرەت وەڵڵای خەتای تۆش بوو دە تۆزە تۆ تەحەمولت هەبوویایە ئەوەندە لە سوزدەیە مایتەوانێ ئەو هەموو دوعا لێکردم خوا لە ناوم بەرێ ئێستا دوای سوزدەکەش دەستەکانت بەرز کردوێتەوە هێشتا دوعام لێ دەکەی لە بارەکەی خوادا. ژنەکە سەیرێکی کرد و هێشتا چاوەکانی پڕ لە فرمێسکن. وتی باوەڕکە قەت دڵم نایە پیاوەکەم ڕووناکی ماڵەکەم خۆشەویستەکەم قەت دڵم نەهاتۆ دوعا لە تۆ بکەم. واللهی لە سوزدەیە بەس دوعام بۆ کردی خوای گیان پیاوەکەم ساڵحکەی خوای شەیطان بە نەفرەت بێ و لێی دوور خەیتەوە خوا جارشکە شەیطان نایەتە ناومانەوە. لە سوزدەیە بەردەوام دوعام بۆ کردی کە خوا هیدایەتمان بدا و ئەم ئاژاوای لە ناوماندا بڕواتە دەرەوە. واللهی ئێستاش دڵم قەناعەتی نەکردووە ئەوەندەم خۆش دەوی دوای سوزدەکانی نوێژیش تێر نەبووم بەردەوام دوعای خێرت بۆ دەکەم. کابرا هەستا سەری ژنەکەی ماچ کرد دەستی کوشی داوای لێبوردنی لێ کرد. وتی واللهی پڕ بەدڵ شەرمەزارتم ئافرەتی بەڕێز هەی ئافرێ من وەم زانی بەخوا دڵم تاقی تۆ دوعام لێ دەکەی لە سوزدەیە لە بەرامبەر خوای پەروەردگار. وتی نامە پەیوەندیم بەخواوە کرد خوای یارمەتی مام دەی جارشکە ماژاوای لە ماڵماندا دروست نەبێتەوە. واللهی ژن ئاوا دەوری خۆی ببینێ بزانە پێویستیمان بەڕێکخراوی ئافرەتانە پێویستیمان بە دادگاکانە. واللهی با ئەم وتارە بڵاوکەینەوە با کاری پێ بکەین. هەر ژنێک کە لە مێردەکەی بێزار بوو ئاوا وەکو ئەم خوشکەم بچێتە سەر بەرماڵ و دوعای هیدایەت بۆ مێردەکەی بکە و بڵێ پیاوەکە قەت دوعای شەڕ لێ ناکەم تۆ خۆشەویستی منی تۆ ئازیزی منی تۆ هەڵبژاردەی دڵی منی من لەناو هەموو پیاوانی ئەم جیهانەدا تۆم هەڵبژارد ئەگەر دەمەقاڵەیەکیش بێت چۆن دڵم دێ دوعا لێ بکەم.
کەواتە بەڕێزان هەتا پیا و دەوری پیاوانە بژێڕێ و ژن دەوری ژنیەتی خۆی ببینێ واللهی ئەو خێزانە بەختەوەر دەبێ. مانگی ڕەمەزانە با خێزانەکانمان بەختەوەرکەین، بەڵام هەموو دوژمنانی ئیسلام لەسەرەوە کۆکن پیاو نەبێ و ژن نەبێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاگاداری کردوینەوە لەو مەترسیە، دەفەرمێ لعن الله المتشبهين من الرجال بالنساء والمتشبهات من النساء بالرجال. حديثك إمام أحمد رواياتي كردوه حديثك صحيحة، دفرمي لعنة نفرتي پروردگار لو پیاوە بێ کە خۆی دەشوبهێنێ بە ژنان لەو ژنە بێ کە خۆی دەچوێنە بە پیاوان، واتە مەبەزەوەنی هەر ڕەگەزی خۆی بگۆڕێ، واتە ئەو پیاوەی کە بە دەوری پیاوەتی خۆی هەڵناستێ لە ماڵدا، و نەفرەتیش لەو ئافرەتە بێ کە بە دەوری ژنیەتی خۆی هەڵناستێ، واللهی ئەو ماڵە یەقینەن نەفرەتی خۆی لەسەرە، چونکە پیاوەکە دەوری خۆی لەدەستدا، ژنەکەش بە دەوری خۆی هەڵنەستا. ئەمڕۆ زۆرێک لە ژنان دەیەوێت پیاو بێ بەسەر پیاوەکەیەوە، دوو پیاو لە ماڵەکە ناحەوێنەوە، واللهی زۆرێک لە پیاوان دەیەوێت دەوری ژن ببینێ، کاکە دوو ژن بە یەکەوە لە ماڵەکە ناحەوێنەوە. کارەبا کاتێک ڕووناکیمان دەداتێ کە یەکیان گەرم بێ، یەکیان سارد بێ، یەکیان موجەب بێ، یەکیان سالب بێ، ئەمجا شۆر نەکەن بە یەکەوە، ئەمجا بە هەردووکیان ماڵەکە ڕووناکەنەوە. بۆیە ئەگە پیاو دەوری خۆی بینی و ژنیش دەوری خۆی بینی، یەقینتان هەبێ ماڵێکی پڕبەختەوەری دەبێ. جاکە ماڵ ژنومێر تەوا بوون، ئای چێژی سفرەی بەربانگ چەند خۆشە، ئای چێژی پارشێوان چەند خۆشە، ئای چێژی بە یەکەوە ژیان چەند خۆشە. بەڵام بەخوا کە ژن و پیا و شەڕیان بوو کە ئاژاوە لە ماڵا هەبوو، نەچێژی بەربانگ هەیە، نەچێژی پارشێو هەیە، نەچێژی ژیان هەیە، نەچێژی خانوو هەیە، نەچێژی پارە هەیە. با بگەڕێنەوە خزمەت قورئان، پیاوەکان با دەوری پیاوەتی خۆمان ببینین. ئەی ژنان گوێ لە کەس مەگرن، گوێ لە پەروەردگارتان بگرن، گوێ لە پێغەمبەرتان بگرن صلی الله عليه وسلم. بەو شێوەی کە باسمان کرد بجوڵێنەوە، واللهی ژیانی هەمومان بەختەوەر دەبێ. یا ڕەبی خوا ماڵەکانمان پڕکەی لە بەختەوەری، یا ڕەبی خوای پەروەردگار خۆشەویستی لە نێوان هاوسەراندا زیادکەی، ئەوانش کە شەیطان چۆتە نێوانیانەوە، شەیطانی ئیبلیس یان شەیطانی مرۆڤ بینی ژن و مێردێکی تێکداوە، یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵیان بکەی. آمين آمين والحمد لله رب العالمين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.